ئەو کات کە تۆ دەیتە هەولێر بۆ هەوڵی ئاشتەوایی وەڵامی تاالبانی و ئێشێتی نیشتیمانی و تا چەند سەریگرت؟ مام جەلال سەرەتایی داژی دخواست و پێش شەر بگرێ دخواست شەڕێکی شەکلی ببە ji bo wî jî kek nûçîrwan li gel heyetekî rêkire xakûrkî em gihîştine encamekî aşîtîxazê herî gewre ji bo îşerê navxwe Mam Celal bû. عوسمان ئۆزەلان تۆمەتبارەکەن بۆی کە تەسلیمی بارزانی و تاالبانی بوو ئەوێ دژ بە پەکەکە و بە ئاپۆ کار بکات. ڕاوەستاندنی شەڕی ناوخۆ bi çi rengî dibe bira bibe îşekî baş e têda teslimiyet niye. Ez dibêjim ku eger ku teslimbûnekî bibe ez teslimî dagirkirina bim ez teslimî Kurd bim. ڕوودا و مێژوو لەگەڵ عوسمان ئۆجەلان ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی پێشووی پەکەکە بەشی سێم ئەم شەو کاتژمێر 9:05 لە ئێن ئارتیۆ پێشکەشتان دەکرێت.